سڵاتان لێبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی، بەیاننامەی هاوبەشی چالاکانی خوێندکاری لە ئێران بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی، داخوازی یەکڕێزی بنەماڵە دادخوازەکانە لە خەڵکی ناڕازی ئێران، سەپاندنی حوکمی سێدارە بەسەر بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری ئەهواز و بەردەوامی ناڕزایەتیەکانی خوێندکاران لە زانکۆکانی ئێران. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە 13 بەفرانباری 1404 هەساوی خەڵکی ناڕازی لە زۆربەی شار و شارۆچکەکانی ئێران جەنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بایەخنەدان بە ژیان و معیشەتی خەڵک ڕژانە سەر شەقامەکان. بەپێو وێنانێ بەدەستمان گەیشتوون ناڕازیان لە شارەکانی تاران، مەشهەد، تەورێز، لۆردەگان، خوڕەماوە، سەراوڵا، ئیلام، مەلەکشای، دەڕەشار، کرماشان، ئیسفەهان و دەیان شاری دیکە بە ویستنەوەی دروشم دژ بە ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی و دەسەڵاتدارانی دیکەی حکوومەت خوازیاری هەڵوەشانەوەی ئەو ڕژیمە و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. شانی بەسەر راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناڕزایەتیەکانی خەڵک لە مەلەکشاهی ئیلام بە توندی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە سەرکوت کراوە، هەش هاوڵاتی گیانیان لەدەستەوە و بەدەیان هاوڵاتی دیکەش بریندار بوون. بەیاننامەی هاوبەشی چالاکانی خوێندکاری لە ئێران بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی. ڕۆژی ڕابردوو چالاکانی خوێندکاری لە زانکۆکانی بەهەشتی، تاران، عەلامەی تەباتەبایی و عیلم و سەنعەتی ئیسفەهان لە بەیاننامەیەکدا پشتیوانیان لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کرد. بەپێی راپۆرتەکان لە بەیاننامەکەدا ئاماژەبەوە کراوەکە بۆ ماوەی چەندین ساڵە حکوومەتی ڕژیمی کۆماری ئیسلامی گوشارێکی زۆر توندی ئەمنی خستووەتە سەر خوێندکاران لە زانکۆکانی ئێران و لە ڕاپەڕینی خوێندکاران ئەترسێت. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە خوێندکاران وەکو چالاکترین هێزی دادخوازی کۆمەلگا پێویستە هەوڵی ڕێخستنی ناڕزایەتیەکانی خەڵک بە شێوازێک کە ڕێگایەکی دروستی ئازادیخوازی بگرێتە بەر بدەن. هەروەها ئاماژە بەوە کراوەکە لە ساڵانی ڕابردوودا و بەتایبەت لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە ساڵانی 1398 و 1401 هەتاوی ڕووی درڕندە و دژە مرۆڤی کۆماری ئیسلامی ئاشکرا بووە و پێویستە خەڵک لە ئاست کردەوەکانی ڕژیمدا بێدەنگ نەبن. بانکەشتی دوو ئەندامی کانونی سنفی معالیمانی بوشێر بە مەبەستی بەکردەوە دەرهاتنی حوکمی زیندانەکانیان. ڕۆژی ڕابردوو دوو ئەندامی ئەنجومەنی سنفی معالیمانی بوشێر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە مەبەستی بەکردەوە دەرهاتنی ئەو حوکمانەیە کە بەسەریاندا سەپێنراوە بانکێشکراون. بەپێی راپۆرتەکان ئەو دوو چالاکوانە بناوەکانی ڕەزا مانیفەر و ئەسخەر حاجب کە لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادی لە ساڵی 1401 هەتاوی دەست بەسەرکرابوون و پاشان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حوکمی پەرداختی جەریمەی نەختی بەسەریاندا سەپێنرا بوو بەهۆی سەرپێچی لە بڕیاری دادگای ڕژیم لەلایەن دەستگای قەزاییە و شارەوە بانکێشکراون. داخوازی یەکڕێزی بنەماڵە دادخوازەکان لە خەڵکی ناڕازی ئێران. ڕۆژی شەممە 13 بەفرانبار عوبەید زەندکەریمی باوکی موئمن زەندکەریمی لە گیانبەختکردووانی شۆڕشی ژنجیان ئازادی بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک خوازیاری یەکڕێزی ناڕازیان لە ئێران بوو. بەپێو وێنانێ بەدەستمان گەیشتووە ئەو باوکە دادخوازەی خەڵکی شاری سنە ئاماژە بەوە دەکات کە هیچ هێزێکی دەرەکی توانایی وەدیهێنانی داخوازیەکانی خەڵکی نییە و پێویستە خەڵکی ناڕازی لە ئێران بە یەکڕێزی و یەکدەنگی داخوازیەکانیان وەدەستپێنن. لە بەردەوامی ڤیدیۆکەدا ناوبراو جەخت لەسەرەوە دەکاتەوە کە پێویستە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە پێچەوانەی بڕیارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پشتیوانی لە خەڵک بکەن. سەپاندنی حوکمی سێجارە بەسەر بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری ئەهواز. بەپێی راپۆرتەکان محەممەد موسەوی بەندکراوی سیاسی عەرەب و ڕاگیراو لە بەندی پێنجەمی زیندانی شەیبانی ئەهواز
لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. ناوبراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ساڵی 1398 هەساوی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر ڕەوانەی بەندیخانەی شەیبانیە هواسکراوە. ئەو هاوڵاتیە بە تۆمەتی بەشداری لە کوشتنی بانقەستی عەبدولحەسەین موژدەمی فەرماندەی بەسیجی شاری داروخین کە لە بەردەم ماڵەکەی بە تەقەی ڕاستەوخۆ کوژرا ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. دووە هەواڵ بەردەوامی ناڕزایەتیەکانی خوێندکاران لە زانکۆکانی ئێران. شەوی شەمە 13 بەفرانبار خوێندکاران لە زانکۆکانی ئێران دژ بە دەسەڵاتی گەندەڵ و ژنایەتکاری ڕژیمی کۆماری ئیسلامی کۆبوونەوە و پشتیوانیان لە خەڵکی ناڕازی کرد. بە پێوەبێنە و ڤیدۆیانە بەدەستمان گەیشتوون، خوێندکاران لە زانکۆکانی سەنعەتی شاهڕود، ئەلامەی تەباتەبایی، تاران، عەلم و سەنعەتی ئەسپەهان و چەندین زانکۆی دیکە دژ بە سەرکوتی خەڵکی ناڕازی و بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە وتنەوەی دروشم کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.